هیچێک لە خاڵەکان کە پێویستە لەسەری بوەستم ئەویش ئەوەیە کە بە زمانێکی سادە و ڕەوان قسە لەگەڵ قوتابی بکەین و پێگەی خۆمان نزم بکەینەوە بۆ پێگەی ئەم قوتابیە. بزانم ڕای مامۆستاکانی منداڵیم چۆنە. مامۆستا کەرسوم و مامۆستا فەریدون لە مامۆستا فەریدونەوە دەست پێ دەکەمەوە کۆی کە مامۆستای ئەلفوبێی من بووی هیپۆلیەکی سەرەتایی. ڕاد لەسەر قسەکانی مامۆستا دیار چییە کە دەڵێ پێویستە پێگەی خۆمان نزم بکەینەوە و بە زمانێکی سادەی ڕەوان قسە بکەین. خۆشحاڵم بەشداریم کرد ئەو جارە دووبارە قسەکانی مامۆستا زۆر ڕاستە. یعنی مامۆستا ئەو کاتێک کە یەکەم ڕۆژی دەرگای قوتابخانە دەکرێتەوە بە تایبەتی پۆلیەکی سەرەتایی کە سەر دەچێتە ژووری قوتابەکە نابێ وەک زابتێکی عسکەری خۆی پیشان بدا. ئەوە یەک. دوو یعنی ئاستی خۆی یعنی وا حەز نەکا ئەو مامۆستا یعنی بینێتە ئاستی منداڵەکە تەبعی منداڵ وەک هەویرێک وایە چۆنی بشێلی وا دەردەچێت بەڕاستی داکوبابیش ئەساسە. بەڵام مامۆستایەکە زۆر گرنگە کە زۆر قوتابیمان هەیە جاری وایە کە دێتە قوتابخانە هەر ڕۆژ یەکەم بە گریان دەچێتەوە دەرێ من هیچ کە ناچمە قوتابخانە سەبەب هەیە هۆکار هەیە. یعنی لەوانەیە مامۆستایەکەی دیتبێ بە گرژی لەوانەیە مامۆستایەکەی دیتبێ دارێک یان مەستەڕێک لە بنشانی لە دەستی هەڵی گرتێ زۆر دەترسێ وە دەزانێت قوتابخانە شوێنی سجنە. یعنی ئەو شتانە لە بەرچای خۆی دێتەوە دەگرێ نایە. بەڵام ئەگە مامۆستایەکە ڕۆی خۆش بوو لە نمونە پرسیارێکی لە مامۆستایەکەی کرد مامۆستایەکە ئیهمالی نەکرد و وەڵامی دایەوە یعنی بە شێوازێکی نەرمونیان یەکسەر ئەو قوتابێ لۆ بەیان دەرێدایە حەزم لێە ڕۆژەکانی کەش جمعانیز لۆ نمونە قوتابخانە هەرابێ دەچم حەزم لەو ژوورەیە کە ئەو ڕۆچیمە ئەو ژوورە ئەوانە تەسیری زۆر دەست خۆش بێ مامۆستا. لەسەر قسەکانی مامۆستا فەریدونیش دەڵێ زۆر گرنگە ژینگەیەکی جوان و گونجاو بۆ منداڵەکان و بۆ قوتابیەکان بڕەخسێنین و پێگەی خۆشمان بۆ قوتابیەکە نزم بکەین و ڕای بەڕێزتان چییە؟ پێشەچی زۆر سپاسی تەلەڤیزیۆن دیمە دەکەم کە ئەو دەرفەتە جوانەی لۆ ڕەخساندین بتانین هەندێک لەسەر تەربیە و تعلیم واتە پەروەردە و فێرکردن قسەی بکەین. ئەمە کە دەڵێن پەروەردە و فێرکردن واتە پەروەردە پێش فێرکردنە. کەوابی مامۆستا دەبی دەورەی جوانی هەبی ڕۆڵەکی جوانی هەوی لە پەروەردەکردنی ئەو منداڵانە وەکو دایک و باوک وابێ منداڵ وا هەز بکە مامۆستا هاوسۆزیتی مامۆستایەکە چی کەسەکی نزیکیتی. ئەو زۆر شتی دیکە ئەمە بتانین باسی لەسەر بکەین. یەک لەوانە ڕۆڵی مامۆستا کاتێک دەبینین ئەمە بە تایبەتی تەکنەلۆجیا ئێستا زۆر دەورێکی زۆر گرنگی هەیە خزمەتێکی زۆری مرۆڤایەتی و بە تایبەتی کە باسی دەکەین کردی پەروەردە خزمەتێکی زۆر دەکات زۆر شتی ئاسانکاری لە بۆمان کردیە. لێرە دەوری مامۆستای دەبیندرێ تەڵەبە زیاتر مەشغوڵە بەچە سەرقاڵە بە ئامێرە ئەلکترۆنیەکان واتە یاریکردن و مۆبایلی بەدەستەوەی ئەو شتانە. لێرە مامۆستا دەبی وە بکە ئەو تەڵەبەیە زیاتر پەیوەستبی بە مەکتەبێ چکە لەوانێ ئەو تەڵەبەیە ڕقی لە مەکتەبێ ببیتەوە لەوانێ لەبەر ئامێرە ئەلکترۆنیەکان بە مەکتەبەوە نەنووسێ ڕقی لێ بیتەوە حەزی لە مامۆستای نەبی حەزی لە دەرسەکان نەبی. بەس ئەگەر ئەو مامۆستا دەوری هەبێ ئەفۆ ڕۆڵەکی جوان ببینی وە بکە ئەو تەڵەبە دەرسەکەی خۆش بێ و دەرسەکەی بە زەوق بکە گەمەیان لەگەڵ بکە گۆرانی و ئەنوا ئەشکال چالاکی هەیە پێشکەشی بکە وە بکە ئەو تەڵەبەیە زیاتر بە مەکتەبێەوە بنووسێ دەرسەکە و مامۆستایەکەشی خۆش بێ. مامۆستا کەرسوون دەڵێ مامۆستا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە کە قوتابی حەزی لە قوتابخانە بێ. با من نمونەیەک بێنمەوە کە پۆلێکی سەرەتایی بووم لە کورسەکەی دواوەدا دەنیشتم لە پۆلەکەت کە داهاتیە تەبان من خۆم زۆر ڕقم لە قوتابخانە بوو حەزم لێ نەبوو زۆر ئەتوانم بڵێم لە پۆلی 1 و 2 3 تاکە مامۆستا بووی کە حەزم دەکرد زوو دەرسەکەی تۆ بێ ژوورە بۆی ئەو چێژە وەربگرمەوە کە وەکو قوتابی وەکو منداڵ پێویستم پێ هەیە و ئەو ژینگەیم بۆ دروست بێتەوە. مامۆستا من بەبیرمە شێوازێکی کردداری چێژبەخشت بەکاردێنە گۆرانی دەگوت کەلوپەل و ماتریال بەکاردێنە لە ناو پۆل پێم بڵێ ئەو شێوازە سوودی چی بوو وە بۆچی بەکاردێنە؟ سپاس. ئەو شێوازێک کە من بەکارم دێنە ڕاستەکەی من یەکەم ڕۆژی کە مامۆستایەتی یعنی یەکەم ڕۆژ کە دەچێت قوتابخانە بە مدیری قوتابخانە کەس دەرێم ئەمن یەک هەفتەی ئەوەلی پەروەردەکەم زۆر پێگرنگترە لە فێربوونەکە یەک هەفتە بەس نەسیحەت و پەروەردەی قوتابیەکان دەکەم یعنی زۆر شتێ جاری وایە منداڵەکە لە ماڵێ فێر نەبووە لەوانێ داکوبای فێری نەکرد ئەمە فێری دەکەم چۆن لە دەرکە دەدەیت چۆن دەچێەوە ماڵێ لەگە چێ هەڵدەسی و دادەشی برادەرەکانت چێن یەکێک ئەگەر شەقێکی لێدای لێ مەدەوە لێ بوردە بە یعنی ئەو شتانە زۆر تەئسیر لە قوتابی دەکات پاش هەفتەکە اینجا دەست بە دەرس خوێندنەکە دەکەم کە ئەو شتانەی بەکاریشم دەینا بەڕاستی یعنی جاری وایە ئەتوو لە چل دقەی یەکوانە ئەتوو هەر قسە بکەی و
یان هەندێک مامۆستا لەگەڵ ڕێزم لەوانەیە زیاتر قسە دەکەن ڕێی قوتابەکە وەرناگرن منداڵی گچکەش ڕێی هەیە لەوانێ زۆر شتێ لەوانێ من بۆ خۆم نزیکەی 26 ساڵە مامۆستام زۆر شت هەیە لە منداڵێکی پۆلی یەکی سەرەتایی یعنی ئیسیفادەم لێ کردێ سوودم لێ وەرگرتیا شێوازی دەرزگوتنەوەش ینی بەڕاستی یان دەگەڕێت و سەر مامۆستا ینی زۆر مامۆستا هەیە لەوانەیە ئەو ڕۆژەی زەوی نەبی بەس ئەتوو کە هاتیە قوتابخانە دەبی ئەو شتەی دەرێت هەمووی فڕێدەی دەبیت تەرخانکەی بە قوتابی و قوتابخانە کە دەچێ پۆلەکەش یەکەم جار بەڕۆیەکی خۆش بچۆ پۆلەکە لەوانەیە زۆر منداڵی گچکە نازانێت تەمەنەکەی گچکەی لە 6 ساڵی چکە دێتەوە پۆلیەک حرکاتێک دەکات و یەکسەر خۆی لێ تۆڕەمەکە ئەو لەوات کرد بە قسێکی نەرم دەستی بەسەر دابینە بڕواتە بێ و قوتابێت شتەکە دووبارە ناکاتەوە لە هەر وانەیەکش ئەگەر تو چالاکیەکی ینی گۆرانی گوتن من تەمسیلیشان پێ دەکەم بە خوددانەیە شارە زاوی زۆر جاریان دەرسەکار بە خۆی تەمسیلە ئێستا پێشتر کتابەکەی کوردەکەی پێشتر ئەمە کوردی دەڵێم مۆچکە هوەریش هەر دەڵێمەوە بەس کتابەکەی پێشتر ئەمین باڵدار بەڕاستی هەزار ڕەحمەت لە گۆڕەکەشی ئێستاژ یعنی بە من باشترین کتاب و لۆ فێربوونی قوتابی چکە هەموو دەرسەکانی چێژ بەخش بوو بێ لەوەشکە من هەموو دەرسەکانم یعنی خاستە نەگە خواردنی تیابایە بە خۆم خواردنم دەینە لە بازاڕەوە یعنی دەمینە لۆ نمونە برین دەرسێک مۆزی تیابایە قیمەتی نەبوو لەوانەیە دوسێکی لۆ مۆز منداڵ زۆر کەیفی بەوە دێ کە یعنی شتی دەستی مامۆستا ئەگەر شتێکی کەمیش بێ ئەو بە گەورەی دەبینێ یەک شتشم خەت لە بیر ناچێ لە قوتابێک لە قوتابیەکانم تقریبا نزیکەی 2 ساڵ یان 3 ساڵ پێش تاکید نیم بزەبت لەو تاریخە یعنی ئەو قسەی هات لەگەر داچی پۆلی یەک بە زۆری لەگەر داچیان دێنە قوتابخانە تا ماوەیەک ترسیان دەشتێەوە لە قوتابخانە دوای داچیان دەڕات دەستی لە ملی داچی کرد باشی لە داشتە گوتی دایە ڕووی خۆی سۆران ئەم دەنگەکەم جوێلێک بەس نەمزانانی چی گوتمەوە چی گوتی دەرێ خۆزگە ئەو بابی من بایەنەک ئەوەی مارێ بابی من یعنی ئەوە بەڕاستی ئەمن تەشجیع دەکات زیاتر ئیتیمان بە منداڵ بدە منداڵی گچکەش بەڕاستی ینی خۆشەویستن ئەگەر وەک ئێمە شتیان بزانی بەلوان هەندێک شت هەڵەیە نەیان دەکرد